بەهۆی نەبوونی شوێنی تایبەت بە گەنجانی سنوورەکە گروپی ژیان دۆستی بۆ کاری مرۆیی لە هەنگاوێکی تریدا دەرگای چەندین خولی جۆراوجۆر و جیاوازی بۆ گەنجانی شاری قەڵاتجێ کردەوە. خولەکان بێ بەرامبەرن و لەلایەن کەسانی شارەزا و بەئازبوونەوە ڕاستەوخۆ سەرپەرشتی دەکرێن و ڕۆژانە 500 گەنج لەم شوێنەدا سەرقاڵی وەرگرتنی زانیارین. جۆراوجۆری خولەکان و بەئازموونی سەرپەرشتیاران هۆکاری سەرەکیە کە بەم ڕێژە زۆرە گەنجان ڕۆژانە بەدرێژای 7 سەعات لەم شوێنەدا بمێنەوە. دیارە شاری قەڵاتجێ و دەڤری پژەر سنوورێکی فراوانە بەداخەوە تا ئێستاکە سنتەری گەنجان لە شاری قەڵاتجێ بوونی نییە و ناوەندی گەنجانی واژ نییەکەوە خای گەنجان ڕووی تێبگرێ و خزمەت بکرێن بۆیە بۆ لەبەر ئەمە گروپی ژیان دۆستی بۆ کاری مرۆیی بڕیاری ئەومان دەکە پرۆژەیەکی گەورە ڕابگەێنین ئەویش بەکردنەوەی 6 خول. خۆشبەختانە ئەم 6 خولە زیاتر لە 500 فێرخواستەیدا بەشدارە. ئێمە وەکو گروپی ژیان دۆستی ئێستاین بەکردنەوەی چەند خولێکی بێبەرامبەر بۆ فێرخوازان کە خولەکان خولی ڕاگەیاندن و خولی پشکنین ئۆتۆمبیل بە کۆمپیوتەر و خولی چاکردنی مۆبایل کە لە ئێستادا ئەو خولانە پێویستن بۆ کۆمەڵگا بۆ ئەوەی هاوڵاتیان و فێرخوازان ببنە خاوەن پیشەی خۆیان و پشت بە حکومەت نەبەسن بۆ ئەوەی کە دوای تاواکردنی خوێندنیان چاوەڕێی تاعینات بکەن. ئەم خولانە زیاتر لە 500 فێرخوازی لەخۆ گرتووە کە خولەکان لە ساعتەشتی بەیانیەوە دەست پێ دەکاتەوەکو چواری ئێوارە خولەکان بەردەوامن. ئەم گەنجانەی بەشداری ئەم پرۆژەی گروپی ژیان دۆستی بۆ کاری مرۆییان کردووە لە ڕابردوودا کەمتر دەرفەتیەوەیان هەبووە بەبێ بەرامبەر گەشە بە بەهرەکانیان بدەن و وەک خۆشیان ئاماژەی پێدەدەن. ئەمەنگاوی گروپی ژیان دۆستی بۆ کاری مرۆیی خزمەتێکی زۆر بە گەنجانی شاری قەڵاتجێ دەکات و ئومێدیش دەکەن بۆ داهاتووش ئەم پرۆژانە برێوی زیاتریان پێ بدرێت تاوەکو بەردەوامی ئەم هەنگاوە سەرەتای نمایشکردن و گەورەبوونی خەونی سەدا گەنج بێت کە نەبوونی شوێنی پێویست لە ڕابردوو ڕێگری بەردەم خەونەکانیان بووە. دەستخۆشی لە گروپی ژیان دۆستی دەکەم بۆ کاری مرۆیی چەندین خولی بێ بەرامبەریان بۆ گەنجانی شاری قەڵاتجێ کردێتەوە کە من یەکێک بووم لە بەشداربووانی ئەم خولە. من بەشدار بووی خولی ڕاگەیاندنم بەهۆی نەبوونی سنتەرێکی ڕۆشنبیری لە قەڵاتجێدا ئەم خولانە بە گرنگ دەزانم کە لە کاتێکی ئاوادا و لە کاتێکی قەیراندا دەکرێنەوە و هەلێکی باشە بەڕووی گەنجاندا و هەندێک لە خولەکانیان بە پارەش تا ئێستا لێر لە قەڵاتجێ نەکراونەوە کە گروپی ژیان دۆستی هەستاون بەکردنەوەی ئەم خولانە. من پێم وایە کە کردنەوەی ئەم خولانە لە سەرەتادا هەنگاوێکی باشە بۆ کردنەوەی سنتەری گەنجان بەگشتی جگە لەوەش ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوێک باشە بۆ گەنجانەی کە خولیایەکیان هەیە لە بواری ڕاگەیاندندا دەکرێت ئەوە سەرەتایەک بێ بۆ بەدیهێنانی خەونەکانی گەنجان لە هەر بوارێک لە بوارەکانی ژیاندا و ڕاگەیاندن بە تایبەتی. دەستخۆشیان لێ دەکەین هەنگاوێکی سەرکەوتوانەیە بۆ ئومێدەی کە بەردەوام بن و سوودێکی هەبێ بۆ هەموو بەشداربووانی خولەکە. گروپی ژیان دۆستی بۆ کاری مرۆیی یەکەیە لەو گروپە چالاکانی شاری قەڵاتجەیە کە لەلایەن کەسانی خۆبەخش و شارەزاوە سەرپەرشتی دەکرێت و بەپێی بەرنامەیەکی بەرنامە بۆ داڕێژراویش گروپی ژیان دۆستی بۆ کاری مرۆیی بەردەوام دەبێت لە چالاکیەکانی و یەکەیە لە تایبەتمەندیەکانی ئەم گروپەش ئەوەیە چالاکیەکانی تەنها لە یەک چوارچێوەدا نییە و بە شێوەیەکی بەردەوام کار و پرۆژەی نوێ ئەنجام دەدات کە سەرجەمی هەنگاوەکانی بۆ بەرەوپێشچوونی زیاتر و گەشەدانە بە بەهرە و توانایی شاراوەی گەنجانی شاری قەڵاتجێ. هونە ڕەسوڵ گەلی کوردستان قەڵاتجێ.